مەڵێن دامەزراندن نییە بڵێن واستەمان نییە مامۆستایانی وانەبێژ. ئێمە وەک نوێنەرایەتی دەستەی مامۆستایانی وانەبێژ ناڕەزایەتی و نیگەرانی توندی خۆمان ئاراستەی کاربەدەستانی وەزارەتی پەروەردە و پارێزگای دۆک و هەروە ئەنجومەنی وەزیران و بەڕێوەبەرایەتی گشتی دۆک دەکەین. بەهۆی ئەوەی لە چەند ڕۆژی ڕابردوو دوور لە پرەنسیپ و بێ چاوەڕوانکردنی بناماکانی دامەزراندنی یاسای کارپێکراوەکانی هەرێمی کوردستان. هەندێک لایەن بۆ بەرژەوەندی کەسی شخصی خۆیان هەڵستاون بە دامەزراندنی 41 کەس لە پارێزگای دۆک لەسەر میلاکی وەزارەتی پەروەردە بە شێوەی گرێبەست. مافی هەر کەسێک کە دابمەزرێ بەڵام بە پێی ڕێنمایی نەک بۆ ئەوانەی دەستڕۆیشتون و خاوەن واستن. زیاتر لە 14 ساڵە مامۆستای وانەبێژ بوونیان هەیە لە وەزارەتی پەروەردە. خزمەتێکی زۆریان کردووە و ئەرکێکی زۆر و مافێکی کەم. نزیکەی 25,000 مامۆستای وانەبێژ لە وەزارەتی پەروەردە بوونی هەیە. لۆ لەوانە یەکێک لەمانە نەبووتە گرێبەست بەڕێز وەزیری پەروەردە ئەنجومەنی وەزیران. ئەی بەڕێزت دەڵێ باری دارایی باش نییە. دەزانی تەنها بۆ مامۆستایانی وانەبێژ باری دارایی باش نییە، بۆ ئەوانەی دەستڕۆیشتون خاوەن واستن باری دارایی باشە. خوای گەورە ئەمە قبول ناکات دڵنیابن. لە ساڵی 2014 بەهانای قەیرانی دارایی و نەبوونی بودجە دامەزراندن بە فەرمی ڕاگیراوە، بەڵام بۆ کەسی واستەی هەیە و دەستڕۆیشتووە هەیە. چەندین مامۆستای وانەبێژ و کچە شەهیدن، کوڕە شەهیدن، تاقانەی ئەنفاڵن. 6 ساڵە، 7 ساڵە، 10 ساڵە تێدایە وانەبێژن. کچە شەهیدن و تاقانەی ئەنفاڵن. دامەزراندن بۆ ئەوان نییە کە باوکی ئەوان گیانی خۆی بۆ خاک و نیشتیمان فیدا کرد. بەڵام مەڵێن دامەزراندن نییە، بڵێن واستەمان نییە مامۆستایانی وانەبێژ. سەبارەت بەو 41 کەسەیە خۆتان ئەزانن لە پارێزگای دۆک چێ دەستڕۆیشتووە، چێ دەسەڵاتیە سەر بەو لایەنن. دواتریش وەزیری پەروەردە بەڕێزیان ڕوونکردنەوەی دایە دەڵێ ئەوانە پێشتر گرێبەست بوونە لە سەر میلاکاتی پارێزگا. بەی شێوەیەک ئەوانە گرێبەست نەبوونە، ئێمە بەڵگەمان لەلایە لە لای خودی ئەو کەسانی کە بوتنە گرێبەست و هەروە بۆ وەزارەتمانیش ناردووە، بەڵام بێدەنجیان هەڵبژاردووە چونکە ئەزانن تشتەکە ڕاستە. من لێرەوە تەحەدای ئەنجومەنی وەزیران و وەزارەتی پەروەردەش دەکەم کە ئەوانە بە هیچ شێوەیە گرێبەست نەبوونە، تەنها دەستڕۆیشت و واستە بوو.